سڵاوتان لەبێ بینەرانی ڤار میدیا دیارە چ ڕۆژ بەر لە ئەمڕۆ هاوڵاتیانی سنووری باڵەکایەتی بە شێوێکی گشتی و سنووری ناحیەی وەرتێ هاتنا سەر شەقام و داوای کاژمێرەکانی زیادکردنی کاژمێرەکانی کارەبایان دەکرد بەڵام خوپشاندانەکە ئالۆزی تێکەوتو لە ئەنجامدا هاوڵاتیەک بە ناوی ئەسەن سەربەرزی لەلایەن هێزەکانی ئاسایش کوژرا. ئێمە ئێستا لە سلەی ماتەمینین دەمانەوێت بزانین دۆسیەی شەهیدبوونی ئەسەن سەربەرزی بەکوێ گەیشتووە دەچینە لای برای ئەسەن سەربەرزی سڵاوت لەبێ کاک شەماڵ ئەگەر پێمان بڵێ ئێوە کەسوکاری ئەسەن سەربەرزی داواکاریتان چیە یاخود دۆسیەی شەهیدبوونی ئەسەن سەربەرزی بەکوێ گەیشتووە ئەگەر بێت تێرە؟ وڵا براکەم دۆستی شەهید ئەسەن سەربەرزی لە محکەمەیە بەڵام تا ئێستانەکە ئاسایش ڕادستی نەکردیە. طبعا ئەو کابرامری قەبزی و دەرچووە دووزار کتاب کرا لە بڵێن دادوەر کتابی کردیا کتابی ئەمری قەبزی کردێ بۆ ئاسایش ناری بەڵام تا ئێستانەکە جوابیان نەبووە. ئەوەش بەداخەوە یعنی کەیسەکە دیار و ڕوونە نازانین بۆ چ تەسمیم ناکەن بۆ تاخیریەکەن هیوادار یاسا سەروەربیت. داواکاریتان چێ ئێوە؟ داواکاریمان ئەوێ ئەو تاوانبارە بە سزای یاسایی خۆی بگات لە ڕووی یاساییەوە. باشە لە هیچ ڕوویەکەوە نهاتوونە داوای سوڵحی عاشایری بکەن هەم لایەنە پەیوەنددارەکان هەم ئەم خانەوادەی کە بکوژی براکەی جەنابکە بەڕسمی ناتینە بەڵام قسە کرایە بەڵام ڕاستە و خۆنا یعنی قساتێ و کرایە و بەڵام ناڕاستە و خۆ بووە ئەمە شۆماڕەت کردەوە گوتمان یاسا دەبی سەروەربی ئینشەڵڵا یاساش سەروەرەبیت. سپاس دەکەین بەخێر بێن سەرچاوم. بەڵێ دەمەوێت ئاماژە بە ژیاننامەی شەهید ئەسەن سەربەرزی بکەم کە ئەو دانیشتووی گوندی سەرنەوسەر لە سنووری ناحیەی وەرتێ خێزاندارە و خاوەنی 5 منداڵ و 2 هاوسەرە دوای ئەوەی لە چ ڕۆژبەر لە ئەمڕۆ لە هاوڵاتیانی سنووری باڵەکایەتی ڕژانە سەر شەقام و لە پردی ئافیز ڕێگایان گرت و داوای زیادکردنی کاژمێرەکانی کارەبایان دەکرد بەڵام خوپشاندانەکە ئالۆزی لێکەوتەوە و لە ئەنجامدا ئەسەن ڕەحمان ناسرا و بە ئەسەن سەربەرزی لەوێ لەلایەن هێزەکانی ئاسایش کوژرا. تا ئێستا دۆسیەی وەک کەسوکارەکەی دەڵێ دۆسیەکەی لە ئاسایشە و تا ئێستا تاوانبارەکە لە ئاسایش نەدراوەتە دادگا و ڕادستی پۆلیس نەکراوە بۆیە تاکە داواکاری کەسوکاری ئەسەن سەربەرزی ئەوەیە کە تاوانبار بدرێتە دادگا و لە ئاسایشەوە بگوازرێتەوە بۆ پۆلیس. قسەی کۆتایی ڤار دەیکات.